الحمد لله رب العالمين. ام دسبيك بنابي خدايم جنوبان ومهربان ام سرساقية جمال باطا نمر بابي مزقيرة وازن جبارتي ديمقراطي كردستان سوريا قيادة وقواعد رمتوازن ام سرساقية انجماني اجتماني كردرة وازن سرساقي جملتي مي وفادار آمادار وبن إدارية نمندر ونشتي ام سرساقي اجتبارت وازن ام دبيجن بابي مزگین کوچ بارگر لبل بندراوی کاریوی کداوی دناب مدى تشتاك وأمي دخواست وريبازا كردايتي دخواست أو بندر إيرو دناب دستي مدى پێویستە ئەم دەست بوێنە بکن و ئەم گوهداری وێ کارێک و گریژ بۆ خەباتە کوردایەتیش بۆ ئازادیە گەلێخوا. ئەو ئازادی چتێ؟ بە هەفگرتنە ملەتێ کوردێ، بە عاقڵمەندی و هشمەندیە ملەتێ مەتێ ئەم دەستێ خۆ بکنە دەستێ هەتوودەیە کرێزیە ملەتێ مە. دوێ ئێمێت هەیە مهمتر ji hemûyê ji milletê metê xwestin îro di ji minê çarparçekî Kurdistan û li ser xêr û xêratê wêne Daişê em destê xwe bidne destê hatû. Muqabilî wana tu quwet dinyayê de wê nikaribe îrada gelê Kurd bişkêne hinga ku destê me destê hatû debe. و دستێ مەکەدە دەستێ هاتوودا کی چتکێ بەرابکێ. مەسەلەکە مەیا کورمانجی هەیە دبێژێ تالانێ هاتوونە تەردا داوەتە یانی کێفخۆشیە. ئیرۆ ئەم ژمڵەتێ خۆ دخوازن دەفتەک لەسەر وا کەسێ خۆ دووری هەفگرتنێکێ یەکرێزیەتکێ ئەوێ دبێژێ بنا مەسیرێ مە بغەیری مە بەگرێ دای بێ. ئەم درێژ ناکەن ئەم دبێژن بابێ مزگین لهنگی کردستانی ام تجاویش بیر ناکن ام سوز و پیمانت دن امه لپای شوکا